زۆز ما ئینگلیزی فێم کرد وما کوردیجی فێم کرد وما عەرەبیجی فێم کرد وما ئەڵمانیجی فێم کرد ئەفچی چیرۆکە هەندیایە زمان باشە مرۆڤ گەلێک زمانە ناس بکە بخوێنە ئالیکی زمانی ئینگلیزی ئالیکی کوردی ئالیکی عەرەبی ئالیکی ئەڵمانی وەداویژی هندی دوورە تەخەبەری زمانی هەندیا کردولو يعني ئەوکی تەولو داخوازیەکی تا هەیە گەلێک زمانە ناس بکی ولو هەلبەت ئەف تشتێک ضمنی وا دەیە باشە بکو مرۆڤ ئێش و کول و دەردی وڵاتی خەب گەلێک زمانە بەراوە خۆش بۆلو کیفام زێرتێت دەماکو من دەست بە سوشل میدیا کرد من فيديو زمانی ئینگلیزی دەردەخست زمانی ئەلمانی تەنی ڤیدیۆهاتی منی هەندی من جلو بەرگین کوردی من خوا دیکرد من دەخواست ئەگەر حتا گو کەسێک بێ یان ددۆ بن هەندی بن ببینن ناس بکن سەر کوردستانی سەر کووردا هەندی دەست پێکان و ئەس چما پێ باندۆرم gelek civaka me rojava darî filmên Hindî dîkirin û êmis kesayetek ku ziman li pêşiyan wir dubare kirin ez halê xwe ez berdikim yanî fêrbûna min zimanê Hindî destpêkê devokî bû yanî min ji filman xwe fêr kiriye piştî temenkî çend sala qediya min ku kasê xwe fêrî nivîsandinê bikim ok bê em bêjin gramer cana nivîsandin ji tê wisa bes Hindî ez rastî gelkî kêfam ji tû spê bandorim tevî ku gelek li ser social media komentên nexweş datînin mesela tê çi bikî ji Hindî ew jî zimaneke yanî zimanekî xweş e yanî